کاندیدێکی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دەڵێت کۆڵ نادەن و بەردەوام دەبن و دەیانەوێت گۆڕانکاری ڕیشەیی دروست بکەن، ئەوەش بە بەخشنی متمانەی وڵاتیان پێیان و بەشداری دەنگدەران لە هەڵبژاردننی 30 ئەیلول. هاوکات دەژڵێت تاگەڕێگا بۆ گۆڕانکاری لە دوای هاتنە سەر شەقام و خۆپیشاندانەکان بەشداری هەڵبژاردن و دەنگدانە. بەتی لە هەرێمی کوردستانە زۆر ڕێگامان گرتە بەر لە خۆپیشاندان لە هەموو شتەکان هیچی بۆ ئێمە ئامانجێکی نەبوو تاکە ڕێگا کە بۆ ئێمە مابێتەوە ئێمە ینی پێمان قوبڵ بێ و بە شیاوی میلەتی خۆمانی بزانین بۆ ئەوی هیچ کەسێک یانی لە خەڵکی کوردستان تووشی زیان و وەکو ئەوی بینیمان لە هەموو خۆپیشاندانەکانە ئێمە تەنها زەرمەندی یەکەم کێ بوو خەڵکی فەقیر و هەژاری بەشدار بوو لە خۆپیشاندان بۆ ئەوی کە داوای مافەکانی خۆیان نەکرد ویان نەزانی بەدیلێکی تر نییە خەڵک ماندوو بۆ لەوانە ئێستا ئێمە داوا لە خەڵکی کوردستانەکەین بەعنی بەعام بیر لەوە بکەنەوە ئەم هەڵبژاردنە خەڵک تووشی ناومێدیەکی زۆر بووە ئەو بەرگە لە خۆیان داماڵن واز لەو ناومێدیە بهێنن بیر لەوە بکەنەوە کە ئەگەر ینی تۆ هەر بە چونت بۆ سندوقەکانی دەنگدان دەسەڵات تووشی ناومێدیەکەی دووبارە. ژمارەیەک لە کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەشێک لە خوشکانی هەڵەبجە و بەرپرسیان جومەنەکان کۆبوونەوە و ڕایان گەیاند خوشکانێکێکن لەو توێژە کاریگەرانی کۆمەڵ کە دەتوانن گۆڕانکاری دروست بکەن. ئێمە بەڵێن بە هاوڵاتیانی خۆشەویست بە دەنگدەرانی بەڕێز داکۆکی لە مافەکانیان بکەین وە چەسپاندنی دادگەری لە دابشکردنی سامانە گشتیەکان وە گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە بە پشتیوانی خوا بۆ فەرمانبەران. داکۆکی جدی لە مافی ئافرەتانەکەین بە تایبەتی بێوەژنان و قەیرە کچەکان ئەگەر ئینشاءڵڵا خوای گەورە ئەم دەرفەتەمان پێ بڕەخسێنێ و بچینەوێ ئەبینە نوێنەرێکی ڕازگۆی خەڵکی. نوێنەرانی کۆمەڵ لە ڕابردوودا لە هەر جومگەیەکی دەسەڵات و پۆستێکدا بووبن بوێرانە و ڕازگۆیانە داگۆکیان لە هێنانەدی مافەکانی هاوڵاتیان کردووە و لەسەر بەرژەوەندیە گشتەکانی خەڵک دەنگیان هەڵبڕیوە. ئەو ئەمانەتی کە هاوڵاتیانی بەڕێز خستیانە سەرشانی ئێمە بەڕاستی شەو ڕۆژی خۆمان بۆ تەرخان کرد تاوەکو بتوانین لە ئاستی ئەو ئەمانەتە بین لە ئاستی ئەو متمانەیە بین. ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان بە معنای وشە هەڵساین هەر شتێک لە بەرژەوەندی ئەو میلەتە بوو بێ لە هۆڵی پەرلەمان ئەومان لێ نەخواردوێتەوە. ئێمە سواز بۆ خوای گەورە پەیمانمان بە خوا داوە پەیمانیشمان بە خەڵک داوە پاشان لەسەر ئەو هەڵوێستانەی خۆمان سوورین و بەردەوامین و نەلەخشاوین وەک چیای قەندیل. کۆمەڵ هەمیشە دەیەوێت لە ڕێگەی کاندید و نوێنەرەکانیەوە دەنگێکی زوڵاڵ و بێز بێت بۆ داواکردنی مافەکانی خەڵک و بەدیێنانی خۆشگوزەرانی و داکۆکی لەسەر بەرژەوەندیە گشتەکانی هاوڵاتی هەرێمەکەمان بەبێ جیاوازی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.